هونەر هیچ کات سنوورەکانی ناسیوە، هەمیشە سنوورەکان ڕێگر بوون لە بەردەم تێپەڕینی مرۆڤەکاندا، بەڵام هونەر ئەو ڕێگریەی تێکشکاندووە و توانیوێتی لەو دی و سنوورەکانەوە جێگەی خۆی لە دڵی هەموواندا خۆش بکات. ئاوارەبوون و ماڵوێرانی زۆر جار بوونەتە هۆکاری ئەوەی کە مرۆڤەکان لە زێد و نیشتیمانی خۆیان ئاوارە ببن و لە خاکێکی تردا بگیرسێنەوە و ئەوێ بکەنە لانکەی خۆیان. لە مێژووی مرۆڤایەتیدا ئەم ڕووداوانە هەمیشە بوونیان هەبووە و بە بەردەوامیش دووبارە دەبنەوە. کۆمەڵکوژی و ئاوارەبوونی ئەرمەنیەکان لە ساڵی 1950 یەکێکە لەو ڕووداوە مێژوویانەی کە بۆ هۆکاری ئەوەی چەندین کەس ئاوارە ببن و ڕوو بکەنە کوردستان. لەناو ئاوارە ئەرمەنیەکاندا خێزانێک ئاوارەی ئامەد دەبن و دواتریش دەچنە قامیشلۆ و لەوێ نیشتەجێ دەبن. لە دوای مانەوەیان لەوێ لە ساڵی 1934 منداڵێک لەو خێزانەدا لەدایک دەبێت بە ناوی ئارام تیگران یاخود ئارام دیکران. ئارام تیگران ئەو هونەرمەندە ئەرمەنیەی جگە لە گۆرانی وتن ئاوازدانەر و مۆزیسیانێکی بەتوانە بووە. سەرەتای هونەری دیکران دەگەڕێتەوە بۆ تەمەنی 18 بۆ 19 ساڵی کە بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە دەست پێدەکا و بە هەردوو زمانی کوردی و ئەرمەنی گۆرانی وتووە. هەر ئەو کاتیش لەسەر داوای باوکی ئارام دەست بە ژەنینی عود دەکات، دواتریش دەست دەکات بە ژەنینی ئامێری جەمبوش. تیگران لە تەمەنی 20 ساڵیەوە بە هەر سێ زمانی کوردی و ئەرمەنی و عەرەبی گۆرانی وتووە و میوزیکی ژەنیوە. ساڵی 1966 گۆرانیەکانی لە هەردوو وڵاتی تورکیا و سووریا قەدەغەکران و بڕیاری دەستگیرکردنی بۆ دەرکراوە. ئەمەش تیگران و خانەوادەکەی ناچار کردووە بچنەوە ئەرمەنستان. تیگران لە دوای گەڕانەوەی بۆ زێدی خۆی دەستی بەکاری هونەری کردووە لە رادیۆی یەریڤان و 18 ساڵ لەوێ ماوەتەوە و سەرقاڵ بووە بە تۆمارکردنی گۆرانی و ژەنینی میوزیک و ئاوازدانەری. لەبارەی ئەوەی بۆچی بە کوردی گۆرانی وتووە دەڵێت باوکم لە سایەی ئاغایەکی کووردا لە کۆمەڵکوژی ساڵی 1950 ڕزگاری بووە. ئەو ئاغا کووردە باوکم لە خۆ دەگرێ و تا تەمەنی 12 ساڵی پەروەردەیەکات، پاشان گشت خەرجیەکانی لە ئەستۆ دەگرێ و ڕەوانەی سووریای دەکات. بە قسەی باوکم ئەگەر ئەو ئاغا کووردە نەبوایە باوکم لە ژیاندا نەدەمایەوە. باوکم پێشەوەی بمرێت وەسیەتی بۆ کردم و وتی من لە سایی کورددا لە مردن ڕزگارم بووە و دواتر کە ئەو سەرگیریم کردووە ئێوە هاتوونەتە دنیاوە. ئێمە لەگەڵ کورددا گەورە بووین و یەکتریمان زۆر خۆش دەوێت. بە درێژایی ژیان دۆستی کورد بووین. ڕێزیان لێ بگرن ئەگەر بوویتە هونەرمەند بە کوردی گۆرانی بڵێ تاکو بزانن کە ئێمە بەرامبەر بە کوردەکان بە وەفا و بە ماریفەت بووین. تیگران لە ژیانی هونەریدا زیاتر لە 230 گۆرانی بە کوردی وتووە، 115 گۆرانی بە زمانی ئەرمەنی وتووە و چەندین گۆرانی دیکەشی بە زمانەکانی سریانی و عەرەبی تۆمار کردووە. بەمەش بۆمان دەردەکەوێت کە ئەو هونەرمەندە لەبەر خۆشەویستی بۆ زمانی کوردی ژمارەی گۆرانیەکانی لە زمانی دایکی خۆی زیاتر بووە. ساڵی 1990 تیگران و خێزانەکەی ڕوو لە وڵاتی بەلجیکا دەکەن و هەر لەوێ وەک پەنابەر دەمێننەوە تا ساڵی 2009. لە یەکێک لە گەشتە هونەریەکاندا لە شاری ئەسینای وڵاتی یۆنان سەکتەی مێشک لێیدا و بەو هەیەوە گیانی سپاردووە. تیگران وەسیەتی کردبوو کە لە دوای مەرگی تەرمەکەی لە شاری ئامەد بنێژێت، بەڵام حکوومەتی تورکیا ڕازی نابێت تەرمەکەی وەربگرێت، هەر بۆیە لە شاری برۆکسلی بەلجیکا بە خاکی دەسپێرن.